من زۆرم هەوڵدا کە قسەکانیان بڕوا پێ نەکەم، بەڵام نامتوانی. ئەو بەڵگە و شایدی زۆری هەیە. من دڵنیام کە ئەو ڕاست دەکات. نیشانەگەلێکە و پیشانیداین گومانیان تیادا ناکرێ. دیمەنی دروست هەر ئەوە بوو کە لە ماکسیمیلیان بەجەما بوو. ئەم قسانە چییە کە دەیکەن بارناباس؟ ئەگەر ئێوەم لە پێشدانە ناسیبە لە عەقلیەوەدا گومانم دەکرد. وەگەر منیش ئێوەم لە پێشدا نەناسی بە وەڵامێکی شیاوی خۆتانم دەدایەوە. ئەمە لە من بەدوورە کە لەم تەمەنەدا بمەوێ خۆم کەمە گاڵتە و گەپی گەورە و بچووک. من ئەوانەی کە دەیانڵێم لە هەموویان دڵنیام. هەرچەند بڕوا پێکردنیان زۆر دژوارە. ئەمە ئاەتێکی ئاشکرایە لەلایەن خودداوە. ئەگەر ڕاستەقینە بێت بێگومان ڕەحمەتێک لەلایەن ئەو کراوە تا ئێمە ئاگادار بکاتەوە. نازانم چی بەسەر عەقلی ئەمانە هاتووە. ئایا دڵەکانی نەخۆشی کەسانێکی وەکو هەراکلیۆس خەوەر دەبێتەوە؟ من کە بڕوا ناکەم. بێگومان ئەمە هەر ئەو موعجزەیە کە لە خوداوەند بۆ زیندووکردنەوەی مردووەکان داوەمان دەکرد. نمونەیەک بۆ ژیانەوە و گەڕانەوەی ڕۆحەکان بۆ نێو جەستەکانیان. و بەم ڕووداوە زۆر گەورەیە. هەر چەشنە دردۆنگیەک سەبارەت بە ڕۆژی پەسڵان لە دڵی ڕاستپێژان و پاکڵاندا لاو دەجێت. و بێگومان خوداوەند بەم چەشنە مردووەکان زیندوو دەکاتەوە. هیوادارم بەو چەشنە بێت. ئیزن دەفەرمون لەوحی شەهیدانی ئەشکەوت بێنمە خزمەتتان؟ زۆر سپاس دەکەم. من کە ناتوانم ئەمە ببینم. معلوم نییە ئەم قسە پوچانەکەی دوایی دێت. ئەم کابرایان لەکوێ دیتۆتەوە؟ نازانم. هەر سبەینەیە لەم خورافاتانە خوددا دروست دەکەن و تۆدۆز لە بەرامبەریاندا چۆک داددا و ئێمەش ناچار دەکەن ملکەسکەین بۆ لادەیەکان. ئەم ڕووداوەیە هەرگز نایەتە پێش. ئەسڵان چێ ئەزانێت کە بەسەر هاتی شەهیدانی ئەشکەوت دروست بێت؟ ئەوانە هەمووی شێتن. بێدەنگ بوون جەنابی ماکسیمیلیان، شتێک بڵێن. شەرمەزاری زمانی بەستووە لەوەی کە ناتوانم شکرانە بژێری ئەم هەموو نعمەتەی خوددا بم. زۆر شەرمەندە. کام نعمەت جەنابی ماکسیمیلیان؟ نعمەتی ڕزگار بوون لە بەندی زەمان. بۆ من کات و سات مردووە و ناتوانێت لە تێگەیشتنی بیر و باوەڕم بەرگری بکات. ئێستا من بە ئاسانی ڕاستەقینەکانی درێژەی مێژوو دەبینم، بەڵام تێگەیشتن ڕاستیەکان بۆ ئێوە زۆر دژوارە. ئەمانە چێن؟ نازانم. باشترە ئێمەش بڕۆین بۆ لایەن تا بزانین مەسەلە چییە. زۆر چاکە. بڕۆین.